لە کاتێکدا گرژەکان دەربارەی بەرنامەی ناوەکی و هەڵمەتی فشاری ئەمریکا لەسەر کۆماری ئیسلامی ئێران لە هەڵکشاندایە، تەلەڤیزیۆنی حکوومەتی ئێران ڕایگەیاند پاسدارانی ئێران ڕۆژی شەممە مەشقی سەربازی ئەنجام داوە. موشکی بالستی دژ بە پاپۆری جەنگی بۆ ئامانجی گریمانە لە ئوقیانوسی هەندیدا هەڵداوە. گرتەکانی تەلەڤیزیۆن دەریخست دوو موشک بە یەک ئامانج کەوتن. تەلەڤیزیۆنی فەرمی ئێران بە پاپۆری گریمانەی دوژمن ناوی بردن لە دووری 1800 کیلۆمەتر، بەڵام راپۆرتەکە جۆری موشکەکانی ئاشکرا نەکرد. لە قۆناغی یەکەمی مەشقدا ڕۆژی هەینی تیمی وەڵایی پاسداران موشکی جۆری زەمین بە زەمین و درۆنی دژ بە بنکەی گریمانەی دوژمن هەڵدا. تەلەڤیزیۆنی حکوومەتی ئێران لەبارەی مەشقەکان وتی لە بیابانی فراوانی ناوەڕاستی وڵاتدا ئەنجام دەدرێت. ئەمەش نوێترینە لە زنجیرە مەشقی کتوپڕ لە سەروەختی بەرزبوونەوەی ئاستی گرژیەکان دەربارەی بەرنامەی ناوەکی. هەروەها گرتەکان 4 فڕۆکەی بێفڕۆکەوانی دەرخست بە شێوەی 3 گۆشە دەفرین و پێکەوە بەر ئامانجێک دەکەون و دەتەقینەوە. بەرزبوونەوەی ئاستی گرژیەکانی نێوان واشنگتن و تاران لە میانەی زنجیرەیەک ڕووداودایە لە دەرەنجامی کشانەوەی یەکلایەنی سەرۆک دۆناڵد ترامپ لە ڕێکەوتنی ناوەکی ئێران لەگەڵ هێزەکانی جیهاندا. شێوەیەکان لە ڕۆژهەڵاتی ڕازدا زیادیان کردووە بەهۆی ڕەفتارە شەڕەنجێزەکانی کۆماری ئیسلامی ئێرانەوە. هەر بەهۆی ئەو ڕەفتارانی ئێرانەوە ئەمریکا سزای سەپاندۆتە سەر ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران.